شارەوانی هەولێر نزیکەی 200 خانووی لە گوندی گرجوتیاری سەر بە شاری هەولێر ڕوخاند لە کاتێکدا پێشتر ئاو و کارەبا و ئاوەڕۆیان بۆ دابین کراوە. ئەو خانوانەی کە ڕوخێنران نزیکەی 2 ساڵە دروستکراون. شارەوانی هەولێر دەڵێت ئەو خانوانە بە زیادەڕۆی دروستکراون و هاوڵاتیانیش دەوبارەیەوە قسەی خۆیان هەیە. بەڵام ماری زۆر هاتنە عالم هەموو کرێتی بوو نەبووم بۆ هەژار و کابرا لە هەولێرێ ملیۆنە خانی پێ نادرێت 500,000 پێ نادرێت هاتی ئەلەکان خانی کردێ و لە بەخۆی دێتە ناوێ بەس بادلو کرایە ها بەس 3 ڕۆژ پێش ئێستا و خانیانە تێک درابوو گوتم لێگەڕێ دەستکاری ناکەم مادە وەز نەکەم هەلی هاتیە ئەو ڕۆ تێچیاندا بەس نەمێژ زیاتر تێکدان. بەشێک لە خانوەکانی ئەو گوندە لەلایەن خەڵکانی کەم دەرامەت و بە ناوی پێشمەرگە و بە ئۆتۆمبیلی حکومی دروستکراون. ئێستا ئەو گوندە وەکو گەڕەکێکی گەورەی شاری هەولێری لێ هاتووە. لە کاتی ڕوخانی خانوەکاندا شەڕ لە نێوان خاوەنی خانوەکان و ئەو هێزە ڕوویدا کە بۆ هاوکاریکردنی کارمەندانی شارەوانی هاتوبنە شوێنەکە، بەڵام هیچ زیانێکی گیانی لێ نەکەوتەوە. زاوایەکی من لە پێشەوەی شەڕی ئێستا پێشمەرگەیە 35 وەرەقەی زێڕیان هەبوو فرۆشتیان 25 وەرەقە ئەتو 2 وەرەقە ئەو وەرەقەک ئەو وەرەقەک ئەو وەرەقەک بوویتە 70 وەرەقە. ئەو کابرای کە فرۆشتی تێم سەعادەی کردیا 20 وەرەقەی هەرزانتر داتێ کە پێشمەرگەی فەقیرە بە 80 وەرەقەی داتێ 10 وەرەقەشیان قەرت کردیا. ئێستاکەوە بە هەموو قوتی خۆیان هەوڵ دەدەن دەگەڕێن پاریان لۆ خڕکەنەوە خانیەکیان لۆ بکەین لێرە سەری بە جەمەلۆنی بگرین کەچی کرێتی عارەبانیشن. هەر یەک لەو زەویانەی کە ئەو خانوانەیان لەسەر دروستکراوە پێشتر بە 8,500 دلار کڕین و فرۆشتنی پێوە کراوە. پندێکی کوردی هەیە دەڵێ گەورە ئاو دەڕژێنێت و بچووکیش پێی تێدەخات. خەڵکی ئەو گوندە باز لەوە دەکەن پێشتر حکوومەت خۆی ڕێگەی پێداون و ئاو کارەباشی بۆ ڕاکێشاون کەچی ئێستا خانوەکانیان بەسەردا دەڕوخێنێت. ئەوان دەڵێن چۆلی ناکەن تاوەکو زەویان پێنەدرێت. ئەوە بۆ جاری دووەمە شارەوانی ئەو خانوانە تێک دەدات، بەڵام بەرپرسانی شارەوانی بەهۆی تێکەڵبوونی سنووری شارەوانیەکانی بە حرکە و پیرزین و شارەوانی دوو نەیانتوانیوە لێپرسینەوە ئەنجام بدەن و هاونیشتیمانیانیش ئەو دەرفەتیان بە هەڵزانیوە بۆ دروستکردنی خانوەکانیان. پێم وانە قەڕەبوو بکە لەبەر ئەوەی ئاردی زراعی ئەوانە زۆربیان ئاردی زراعی تعویز وەرگیرایە جارە قەڕەبوو وەرگیرای خەڵکی دیکە لەبەر ئەو زروفەی هاتینە ئیستیغلالیان کردیە دووبارە خانیان دروست کردیە فرۆشتیتیان ئەو مشکلە پەیدا بووە لەسەری لە وەزارەت و لە محافەزە و لوزنەک پێک بێ بزان چۆن چارەسەر دەکەن چۆن عیلاج دەکرێت احتیمالە شوێنەکە تەجاوزەیان لە ناحیە قانونی ئیشکالات پەیدابی جارە قەڕەبوو وەرگیرایە ناکرێت دووجار قەڕەبوو وەربگرێن ئایا صاحبەکەی کووەری گرتیە بەجێشتە ئەوانە لەوانەیە محکەمە تەداخل بکاوی کە قەڕەبووی وەرنەگرتی بێ احتیمالە ئیشی لەسەر بکەن لە ناحیە قانونی چۆن قەڕەبوو وەربگری و بە پێی زانیاریەکانی ڕووداو بەهۆی فراوانبوونی گوندەکە بۆ نزیکەی 1000 خانوو بڕیارە حکوومەت زەویەکان بەو نرخەی کە ئێستا هەیە بە خاوەنی خانوەکانی بفرۆشێت و لەسەریشان تاپۆ بکات. سیرا لەشکری ڕووداو گوندی گرجوتیار